بەنسبەت گیانلەبەری کوێیەوە چیاکانی ئێمە زیاتر گیانلەبەری کوێیەتیایە لەوانە گورگ، ڕێوی، چەقاڵ ئەم حیوانێکیوانێکی تایە کاکەونە دەربەنی وەزیارەوە زۆربەی زۆری ژیانی ئەو حیوانێکیوانە لەیانەیە ئەم بەرەوبەرەکەن. لەم ساڵانەی پێشووشە هینمان شێر پڵنەیەکێک پڵنێکە لەو پڵنە دەگمەنانەی کە لە قەزای لە قۆپیەکانی قەرەداغ دۆزراوانە لە ساڵی 2007 بوو کە هاتن پۆلێنێکی گیانلەبەرەکوێیەکانیان کە یەکێک لەوانەی کە ئەوانە بوو دەرکەوت ئەو پڵ نەبوو بەر چاوی کامێرە شاراوەکان کەوت بوو کە بە بۆکس و کامێرەی چاودێری لەناو قۆپیەکاندا دانرا بوو. ئەو پڵنگانە ئەتا ئێستا لە شاخەکانی ئێرە ژیان دەکەن و ڕەنگە گەشەشیان کرد وێزایشیان کرد بێت چکە و کاتێک کە پۆلێن کراوە بەر چاوی کامێرەکان کەوتن دانەیەک بۆ 4 دانە بوو و بەردەوامە تا ئێسش پۆلێنی ئەو گیانلەبەرە کێوی و باڵندەکیوانە کرێکە لەلایەن ئەو تیمەوە کە لە ناوچەی قەرەداغ و دارەسەکانی قەرەداغ خەریکی سەرژمێریکردن و چاودێریکردنی گیانلەبەری کوێی و باڵندە و ئاژەڵی کێوین و ناوچەکە دەوڵەمەندە بە چەندین جۆر باڵندەی کێوی لەوانە باس، قەلەباچکە، قەڵەڕەش، هەڵۆ، داڵ و هەندێکیشیان کۆچەرین لە وەرزەکانی بەهار و پاییزانە گەشتەکەن بۆم ناوچەوە تا ئەو ماوەی ژیانیان لێرەیە لە ناوچەکان مێنەوە دواتر کۆشەکەن بۆ ناوچەکانی تری کوردستان.